ماڵی شەهید دیار ئەرکێکە هەنگاوی دوم ئەوەیە کە ئێمە چۆن لەگەڵ دایکانی شەهید بەردەوام پێیان بگۆڕینەوە بۆ ئامانجی کە ئەو ئامانجی کە ئەوان لە پێناوی بوون بە ڕەمزێک بوون بە سیمبولێک هەواڵدیار بخۆی و ئێستا دایکی بخۆی وەکو دایکی شەهیدانی تر بۆ ئێمە دایکی شەهید دیار لەگەڵ دایکی شەهید سۆران و کاوە و ویداد و سۆرانی مامەحەمە جیاوازیەکی نییە بە دڵنیایەوە ئێمە پێمان وایە هەر شەهیدێکە لە ناوخۆی هەرێمی کوردستان چیرۆر کرابێ لەسەر دەستی پارتی دیموکراتی کوردستان یا یەکێتی نیشتیمانی کوردستان یاخود لە ڕێگەی خیانەتی ئەوانەوە بۆی کە دەوڵەتی تورکیا ئەم چیرۆرەی ئەنجام دابێت یاخود ئێران بۆ ئێمە جیاوازیەکی نییە چکە دەرەنجام بۆمان دەرەکەوێ عەقڵیەتێکی هاوبەش لە پشت تیرۆرکردنی سیاسی و سەربازی هەرێکێک لەم هێزە فاشیانەوە هەیە ئەویش ئەوەیە کە بتوانن یا بیانەوێت ئازادی سەرکوتکەن لە ناوخۆی هەرێمی کوردستان و لە باشووری کوردستان ئێمە پێمان وایە هەر هەنگاوێک کە ئەمان دەستیان بۆ بردبێت ویستی بێتیان دەنگێک بێدەنگ بکەن لەگەڵ ئەوە سەدان دەنگی ئازادی خوازی تر لە دایک بووە ئەگەر ئەو شەهیدکردانە ئەوان پیان وا بوو بێت ترس لە دڵی خەڵکێک یان لە دڵی ئازادی خوازان دروستەکە هەمیشە پێچەوانە بووە ئێمە لە ڕێگەی ئەم هەنگاو و سەردانەوە کە پێشتر بەشداری و هەماهەنگیمانە بۆ بەیەکەوە ئەوەیە کە بڵێن ئەم دەنگانە هیچ کەس ناترسێنێ ئەو خەبات و ڕێبازەی کە هەرێکێک لەم شەهیدانە ئەوانەی کە ناویانم هێنا لەگەڵ سەدان شەهیدی تر ڕێبازەکانیان ون نابێت بڕوایان ون نابێت تێکۆشانەکان کۆتاییان پێ نایە من پێم وایە دەسەڵاتی سیاسی لە باشووری کوردستان چەندە ئامرازەکانی تند و تۆڵتر بکات بەهێندەی ئەوە جۆری ناڕەزایەتیەکان و شێوازی ناڕەزایەتەکانە گۆڕێ ئێمە ئەبێت بە هەماهەنگ ئەوەی کە ماوین بەداخەوە ئەکرێ بڵێم ئەو پارێنەوتەی کە بە گەندەڵی بە خراپەکاری بە درێژایی ساڵانی ڕابردوو بۆ سەرکوتکردنی ئازادی لە ڕێگەی کڕینی دەنگی جیاوازەوە بەکارهێنراون وەگەوەی کەوتومانە پارە لە بری گول لە بەکارهێنراوە خەڵکێک بێدەنگ بوون بەڵام مانای ئەو نیە تەواوی خەڵکی کوردستان بێدەنگە ڕاستە بێدەنگیەک هەیە بەڵام ئەمە کوڵانێکە لە ناخەوە هەر لەحزەیەک بێت ئەتەقێتەوە نە بە یاساییکردنی قەدەغەکردنی ڕەخنا و تێکۆشان سەر ئەگرێ و ئەم دەسەڵاتە شتا هەتایە بەم مۆدیل و بەم فۆرماتوانی درێژە بەخۆی بدە